يعني ئەوەندە کەمین لەو ڕۆژەیە موسڵمانەوە نەکەمە ئومەی شەرق و غەرب بتوانێ ئاوازاڵ بێ بەسەریانەوە پەلاماریان بدات و لێیان بخوات و هیچیان نەهێڵێ قال بل إنكم يومئذ كثير نولا عادتان رسول عليه الصلاة والسلام فرمي يوشك أن تداعى عليكم الأمم كما تتداعى الأكلة على قصعتها يعني داهاتو بازكا فرمي نزيك الروج يقويت بيشوا كهمو أمتكان شرق وغرب دابر نسر أمتا وەکو چۆن کۆمەڵێک برسی دابارنە سەر سفرەیەک کەئەنەما سفرەیەکی ڕاکراوین بۆ ئەو خەڵکە هەرچی بێت جزئێکی خۆی مالیە خوارد حیسەیەکمان لێ خوا کەس ناڵێ بۆ کەس ناڵێ مەکە یعنی بەسیترین و سەهلترین شت مسلمانە ئومەتی مسلمانە هەرچی بەرامبەر بکرێ هەر لەناو خۆشمانە قوبوڵمانە بەڵام ئەو خەبەرە لای هاوڵانێک کە عەقڵیەتی و نەفسیەتیانە غەریب بووە ئەمین قلة منا يومئذ يا رسول الله يعني ئەوەندە کەمین لەو ڕۆژەیە موسڵمانەوە نەکەمە ئومەی شەرق و غەرب بتوانێ ئاوازاڵ بێ بەسەریانەوە پەلاماریان بدات و لێیان بخوات و هیچیان نەهێڵێ قال بل إنكم يومئذ كثير نولا عادتان زۆریش ولكنكم غثاء كغثاء السيل بەڵام بەڕاستی وەکو کەفی سەردەریاوان هەر عەدەدن هەر هیچی کەنین ولينزعن الله مهابتكم من صدور أعدائكم وليقذفن في قلوبكم الوهن يا وهن الله سبحانه وتعالى ترس و بیم و خۆف و ڕوعبی ئێوە لە دڵی دوژمنەکان دەرەهێنێ کاتێکە ئەم ئومەتە ڕەسوولەکەی نوسرت بالرعب مسيرة شهر لە مەسافەی مانگەڕەیەکەوانێ بەس ترس و هەیبەتی ئەم ئومەتە و ڕەسوول عەلەیهی سەڵات وسەلام دژمنی شکاندووە عەجەبەن ئێستا ئەوها بێت الله رسول فەرمێت وَلَيَقْذِفَنَّ فِي قُلُوبِكُمُ الْوَهَنَ لاوازی و زەعیفی ئەخاتە دڵەکانتانەوە قالوا وما الوهن يا رسول الله چییە وەهن فەرمووی حب الدنيا وكراهية الموت خۆشەویستی دنیا ڕقبوونەوە لە مردن هەموو هەممی خەڵکی هەمووی من پێش جەنابتان پێش خەڵکی ژیانە ڕاکردن و تەشەبوس بە حەیاتەوانێ و بۆ ژیان هەموو شتێ بکرێت و لە ترسی مردن لە کاتێکدا تۆ بۆ شتێک گەڕۆی بابی احتیمالات نییە ڕەنگە بێت و ڕەنگە نەبێت 100% بە هەر سیغەیەک بێت ئەم هەمووی باسییان نەکەین ئەم هەموو ناوە ئەهێنین ئەم هەموو سەحابیە و ئەوەی کە ئێمە ناشی زانین کە ئەوەی بۆمان تۆمار نەکراوە بۆمان تەسجیل نەکراوە پێویست نەکراوە تۆمار بکرێت و بە دوای ئەوان هاتا ئاگاتە ئێمە بە مەلاین خەڵک بە ملیارات خەڵک هەمووی کاتی خۆیان تەواو کردو ڕۆیشتون لە شوێنی خۆیان نەنیستن ئێمە باسییان نەکەین